دوو خانووی کەلەپووری سلێمانی کە مێژوویەکی دێرین و تەمەنێکی زیاتر لە 100 ساڵیان هەیە بەهۆی کاریگەرەکانی ئاو و هەوا و هۆکارە مرۆییەکان و پاڵپشتی نەکردنیان لە نۆژەنکردنەوە بەرەو لە ناوچوون دەڕۆن. ماڵی حسێن ئاغای حاجی ڕەشید یەکێکە لە خانووە کەلەپووریەکانی سلێمانی کە وەک دەبینرێت بەرەو لە ناوچوون دەڕوات بە لە ناوچوونیشی بەشێک لە مێژووی سلێمانی لەگەڵ خۆیدا لەناو دەبات. ئەمەشیان ماڵی کەسایەتی شاری سلێمانی ئەحمەدی قۆبچەیە و دەکەوێتە گەڕێکی سەرشەقام. ئەم خانووە کەلەپووریە بە چاڵێکی گەورە و گەراجی ئۆتۆمبیل دەورە دراوە. جگە لە هۆکارە سروشتەکان ئەمانە بوونەتە مەترسیێکی جدی لەسەر ڕووخانی ئەم خانووە کەلەپووریە. ئێمە وەکو بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی لە ساڵی 2005ەوە نزیکەی 120 خانومان لەو حەوگەڕەکەی کەکەوێتە ناوەندی شارەوە خسۆتە لیستەوە کە پێویستە وەکو خۆی بمێنێتەوە. لەو 120 خانووەش تاکو ئێستا نزیکەی 14 خانومان کڕاوەتەوە و سیبلاکمان کردووە. بەڵام بەهۆی ئەم بارانبارین و هۆکاری سروشتی و لەگەڵ هۆکاری مرۆیی حالیان بۆ چ خانومان ماوەتەوە. هۆکارەکانی ڕووخاندنیش خۆتان دەزانن خانوو کەلەپووریەکان ئێمە لە شاری سلێمانیا وەک دەزانن بە گڵ و سەربانج گڵەبان و لەگەڵ دیواریش بە خشتی سوود دەکرێت. لەبەرەوە هۆکارە سروشتیەکان بە ئاسانی کاری لەکە بۆیە پێویستە بەردەوام نۆژەنگ بکرێتەوە و ساڵانە بودجەی بۆ دەرچێت نۆژەنگرێتەوە. بەڵام بەهۆی ئەم قەیرانی داراییەوە تقریبەنەوە 3 ساڵ 4 ساڵە بە ڕێژێکی زۆر فرامۆش کراوە و پێویستە یان لایەن پەیوەندیدارەکان کە ئاوڕێکی جدی لەم خانوانە بنەوە چونکە بە مێژووی بەرجەستەی کەلەپووری شاری سلێمانی بە تەواوەتی بەرەو لە ناوچوون دەچێت و لە لایەکی کەش و ئێمە کێشەیەکمان هەیە کە لە شارەوانی سلێمانی و لە لایەکانی ترەوە کە بوونی ئەو هەموو گەراجێ لە ناوەندی شارە و ڕێگەدانە بە ڕووخاندنی ئەو خانوو کەلەپووریانە و ناشرینکردنی سیمای ئەو گەڕک کەلەپووریانەیە کە ئەمەش یەکێکە لە زیانەکانی کە ئەچێتە سەر کێشەکانی ترمان. پاراستنی ئەم خانە کەلەپووریانە ئەرکی حکوومەت و کەرتی تایبەت و ڕێکخراوەکان و کەسانی دڵسۆز و خەمخۆری شارە. پاراستنی ئەم خانوانە پاراستنی مێژوو کەلەپووری سلێمانیە و پێشنیار دەکرێت. هەر کۆمپانیاوە بەرهێنێک پرۆژەیەک جێبەجێ دەکات پێویستە لە بەری ئەو پرۆژانە خانوویەک یان چەند خانوویەکی کەلەپووری نۆژەم بکاتەوە. دەمە لە کابینەی 5 حکوومەتی هەرێم بەڕێز کامەر فەتاح و بە هەوڵی هێرۆخان توانرا حەڤە خانوو لەم خانوانە بکڕێنەوە بە سلێمانی. یعنی ئێستا ئەمانە بوونەتە مێژووی شاری سلێمانی بوونەتە ناسنامە بۆ منە ئوتێل فەرەح بووە بە مۆزەخانە ماڵی سۆفی کەریم ماڵی پیرەمێر نۆژەن کراونەتەوە. یعنی ئەمە خانووی کەشمان هەن لەوانە گرنگترن کە مێژووی 200 ساڵی ئەم شارن بەداخەوە بەهۆی قەیرانی ئابووری کە بەسەر وڵاتەکەمانە هات شەڕی داعش هەبوو بەشێک لەم خانوانە وردە وردە بەرەو لە ناوچوو نەچن. یعنی ئەمە مێژووی شارە دیوارەکان 200 ساڵ پێش ئێستا کراون ئەو ناوەخشتەی کەتیا بەکارهاتووە. ئێستا بەشێک لەم خانوانە بوون بە گەراج بەشێک لەم خانوانە بەهۆی ئەم بارانە زۆرە و ئێستا لە داتەپینان ئەمە ناسنامەی نەتەوەکەمانن. گرنگە ئێمە حکوومەتی هەرێم شوێنەوار ناسان خەمخۆرانی ئەم وڵاتە ئەو کۆمپانیانێک کە هێنە ئەم وڵاتە کارەکەن ئەکرێ حکوومەت بیکا بە ئەمر بەسەریانەوە کە هەر کۆمپانیایەکی زەبەلاحێتە ئەم وڵاتەوە 3 خانوو 4 خانوو لەسەر بودجێ حکوومەتی هەرێمش ناکەوێت نۆژەن کرێتەوە بۆ نەوەی نوێ بۆ ئەم گەنجانی کە تازە کە جی لە تازەیەکەیەن بۆی ئاشنابن بە باپیرانیان بۆ منە تۆ خانوویەکی وەکو بینایەکی تازی پێشانی ئەلی کۆبۆن ئەوەی زانێت بەڵام تۆ وەرە مێژووی 200 ساڵی سلێمانی بۆ باسکە مێژووی ئەم شارە جوانی بۆ باسکە مێژووی سابونکەرانی بۆ باسکە کە پڕ بۆ لە نەتەوەی کەش بۆ منە کریسیانی تیا بۆ جووی تیا بۆ ئەمانە ژیاون ئەمانە وردە وردە لە ناوچن ئێمە چۆن ئەم مێژۆ بجێڕینەوە. یعنی ئەمە حکوومەتی هەرێم ئەبێ ئاوڕێکی جدی لەم خانووە کەلەپوورانە باتۆ چکم نازنامەی ئێمە. کڕینی ئەو خانووە کەلەپووریانە لە ڕابردوودا بە ئامانجی پاراستن و پارێزگاریکردن بۆ لەو مێژووی کە سلێمانی پێدا تێپەڕ بووە. ئێستاش کاتی ئەوە هاتووە ئەم خانوانە نۆژەم بکرێنەوە بکرێن بە ناوەندێکی کەلەپووری بۆ نیشاندانی مێژوو ژیانی خەڵک لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانیدا. خەریکە بەشێک لە مێژوو کەلەپووری زیاتر لە 100 ساڵەی سلێمانی بەرەو ناوچوون دەچێت بەهۆی دابین نەکردنی بوجە و پشتگوێ خستنیەوە. ئەگە بێت و لایەنە پەیوەندیدارەکان لە ماوەیەکی کەمدا ئاوردەم شوێنە مێژوویان دەنەوە دوور نییە ئەمانش ببن لە ڕابردوو ببن بە بەشێک لە مێژووی شاری سلێمانی. ئارام عەبدوڵڵا کورسات نیوز سلێمانی.